بینەرانی عزیز یەنارتی ئەم کاتتان باش. چەند ڕۆژێکە پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا هەڵکوشان و ئالۆزبوونی زیاتری بەخۆوە بینی و لە چاوپێکەوتنە تایبەتەکەی NRTشدا لەگەڵ نووری مالیکی سەرۆکوەزیری عێراق کە هەفتەی ڕابردوو پەخش کرا. بەرپرسیارەتی ئالۆزبوونی ئەو پەیوەندیانەی ڕوبەڕووی سەرۆکی هەرێم کردەوە و ڕاشی گەیاند دەتوانن بە لیستێک کۆی داواکاریەکانی هەرێمم بۆ ڕەوانە بکەن تاکو وەڵامتان بدەمەوە و ئێمەش داواکاریەکانی خۆمان ڕەوانە دەکەین تاکو لە هەرێمیش وەڵاممان بدرێتەوە. سەرباری ئەوەی مالیکی نیگەرانی خۆیشی نیشاندا لەوەی کە هەست دەکات ئێستا عێراق بەشێکە لە هەرێمی کوردستان نەک بە پێچەوانەوە و پاساوی کۆی بڕیار و هەڵوێستەکانیشی بۆ پابندبوونی بە دەستور و ئەو دەسەڵاتانە گەڕاندەوە کە لە دەستوردا بۆی زامن کراوە سەرڕای ئەوەی پێیوا بوو دەستوری عێراقی لەلایەن نەزانێکەوە نووسراوە. ئەم ئەڵقەیی بەکراوەیی ئەم دۆسیەیە هەڵدەداتەوە و لە چەند ڕوانگەیەکی جیاوازەوە تاوتوێی هۆیەکانی گەشتبوونی پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و پێشێلکردنی دەستور دەکات. سەرباری پێویستی یەکدەنگی یان غیابی کۆدەنگی کورد بەرامبەر بەغدا وەک چۆن لەم ساتە وەختەدا هەستی پێدەکرێت لەگەڵ چەند تەوەرێکی دیکەی پەیوەنددار ئەمەش لەو سۆنگەیەوە کە ئایا لە نێوان بارزانی و مالیکیدا جێگای منطقێکی دیکە دەبێتەوە یان منطق تەنها لە لای مالیکیە یاخود بارزانی. بەڵێ بینەرانی ئازیز یەنارتی دووبارە ئەم کاتتان باش. وەکو لە پێشەکی بەرنامەکە ئاماژەم پێکردتەوەری ئەم جارەی بەکراوەی تایبەتە با قسەکردن لەسەر پەیوەندیەکانی نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەند و گەشتبوونی ئەو پەیوەندیە. بۆ ئەم بەرنامەیەش میوانداری هەرێک لە دکتۆر بایازید حەسەن پارلەمانتاری عێراق لە فراکسیۆنی گۆڕانمان کردووە. هەروەها کاک عارف قوربانی وەکو ڕۆژنامەنووس بەشدار دەبێت لەگەڵمان. دکتۆر ئاکۆ حەمەکەریم وەکو مامۆستای زانکۆ. بەڵێ میوانی چوارەمیشم کاک عەبدوڕەزاق عەلیە بەڕێوەبەری ئاژانسی پەیامنێر. بەڵێ جێی خۆشیەتی زۆر دەستخۆشی لەو میوانە خوێندکارانە بکەم کە ئەمڕۆ لە بەرنامەکە ماندوو بوون و ئامادە بوون. دکتۆر بۆ پرسیاری یەکەمی بەرنامەکەم یاخود پرسیاری دەستپێک دێمە لای تۆ. بە بڕوای تۆ سیاسەتی دروست لەم خۆناغەدا کە کورد بەرامبەر بەغدا یاخود حکوومەتەکەی مالیکی بیگرێتە بەر چ جۆرە سیاسەتێکە؟ من پێم وایە لە ئێستادا کورد وەختی خۆی لە دوای ساڵی 2023ەوە کە ڕژێمی دیکتاتۆری گۆڕا بۆ ڕژێمێکی دیموکراتی فیدرالی لە عێراق کورد ئەوەیە پەیوەست بە دەستوری عێراقەوە. جارێکی تر ئێمە بەغا چۆڵ نەکەینەوە بەڵکو لێبین لەبەر ئەوەی کەوا ساڵانی ڕابردوو ئەو هەموو قەراراتانێکەوە لە بەغا دەرچوو هەمووی دژی کورد بووە. ئێستا کورد باشترە بۆ کورد کە لە بەغا بێت و لە پەرلەمان و لە وەزارەتەکان ئەکتیڤین بتوانین یعنی ئەو مادانێکەوە لە دەستوری عێراقیدا هاتووە بیانکەین بە یاسا و بۆی کەوا شەراکەتێکی حەقیقی ڕاستەقینە لە عێراق دروست بێ و وای لێن کەوا لایەنێک لە لایەنەکان حکمی هەموو عێراق بکات بەڵکو شەراکەتێکی حەقیقی هەبێ. ئەوەش بەچی دەکرێت بۆەوەی کەوا دەستوری عێراقی ئەو مادە دەستوریان تقریبن زیاتر لە 40 مادەیە بکرێن بە یاسا و یاساکان تەفعیل بکرێن. دکتۆر بۆ نزیکەی 8 ساڵ دەچێت ئەگەر 9 ساڵیش نەبێت کورد لە بەغدایە پێت وایە لە خلالی ئەم ماوە زۆرەیە ینی 9 ساڵ بۆ بوونی کورد لە حکوومەتی عێراق ماوەیەکی زۆرت کورتوانیوەتی ئەو شەراکەتە دروست بکات؟ نەخێر لە عێراقیش نەکورد و بڵێ نەلانی شیع ئەو سونە شەراکەتی دروستەوە بەلەبەرەوەی کۆ تەماشای نەخشەی عێراقی زۆربەی دانیشتوانی عێراق شیعن تقریبا لە ساڵ 60 عێراق پێک دێنن کە تەماشاکەی لە پەرلەمان ژمارەیان لەم ئەندام پەرلەمانەکان زیاترە. وای بە جوێرەی دەستور و بە جوێرەی استحقاقەتی انتخاباتیش ئەوان ڕێز وزرا بۆ ئەوان یا زۆربەی وەزارەتەکان بۆوانە بەڵام بەداخەوە کورد لە بەغا نەیتوانیوە وەکو پێویست کاری خۆی بکات لەبەر ئەوەی کەوا کورد بەرنامەی نەبووە. تا ئێستاش کە تەماشاکەین تا ئێستاش بڵین لە بەغا دەستەیەک نییە یان لیژنەیەک نییە کەوا بڵین لە هەرێمە بێ و لە بەغداشە بێت بۆی کەوا کارەبارەکانی کورد جێبەجێکا و بە دوای فیلەکان بکەوێت. هەتا زۆر لا وەزیرە عەرەبەکانیش باسییان کردووە کە دەڵێن بەرپرسیارانی کورد کە دێنە بەغا بۆ ماوەی درۆژ لەم دووە ئەڕۆنەوە و ئەو فیلشتانی کە لایەنە لە بیریان چۆتەوە تا جارێکی کە بیریان دێتەوە. کەواتە دکتۆر لەم قۆناغەیە گەر مەسەلەکە یاخود کێشەکە زیاتر ورد بکەینەوە حەزبە کوردیەکان ئەوانەی کە لە بەغدا وجودیان هەیە کامیان تا ئێستا توانیویانە پەیڕەوی سیاسەتێکی دروست بکەن بەرامبەر حکوومەتەکەی مالیکی؟
من پێم وایە لەبەرەوەیکەوە کورد بە هاوپەیمانی چۆ بڵێن وەکو بڵێ ئێستا لیستە بڵێ وەکو لیستی هاوپەیمانی شیعەکانەیە قایمەی لیستی عراقیەیە لیستی کورتەیە بەڵام بەداخەوە لەبەرەوەیکەوە کوردیش لە بەغدا یەک دەنگ نەبووە لەبەرەوەی کە تەماشاکەین دوو حیزبی سەرەکی لە کوردستانیە ئەوانی ژەکێتی و پارتیە بێگومان ئەو دوانە ژوایان کردووە لەوانەیە جاری وە ململانەی سیاسی لە بینام لەسەر پۆستەکان لەسەر زۆر شتیتر شتەکە وای لێتەوە بۆتە شتی کەسایەتی وەکو بڵێن سەرۆک کۆمار لە بەغا ئەوە لە بڵێن بەرز تاڵەبانیە سەرۆک هێرێمی کوردستان بەڕێز بارزانیە ئەوان لە دوو حیزبی جیاوازن یەکێتی و پارتی من پێم وایە کەوێتە چکە ئەوان نوێنەریانە بوو ئەو دوو حیزبە و بڵین تاوە انتخاباتی ساڵی 2010 هەرە دوو حیزبە لە بڵین لە بەغا بوون و ئەوان کارەبوون و ئەندام پەرلەمانەکان زۆربەی هەمویان ئەگە زۆر بەشانە بێ هەمویان هی ئەوان بوون ئێستاش کە تەماشاکەی لە ئێستاشدا بۆ سەردانەکەی مالکی یان بۆ کێشە لەگەڵ مالکی کە تەماشاکەی کوردوو بەشە بڵین لانی یەکێتی ڕایەکەیە لانی پارتی ڕایەکێ لەسەر ئاستی میحوەری دەولیشەوە دروستیان نەکردووە دروستیان نەکردووە کە تەماشاشکەی بڵین لایەنێکیان لەگەڵ مالیکی و دەوڵەتێکی دراوسێ پەیوەندی بەهێسترا لایەنێکی تریان لەگەڵ بڵین لیستی عێراقی و وڵاتێکی تر ئەوەیە یعنی نانتوانیوە کە بڵین خێتابێکی کوردی موحد دروستکەن بۆی کەوا بتوانن داواکاریەکان دکتۆر چی دەربارەی سیاسەتی گۆڕان لە بەغدا زیاتر بێدەنگ دەبینێت ئەمەش سیاسەتێکی دروستە نەخێر ئێمە لە بەغا بێدەنگین بەڵکو ئێمە لەگەڵ ڕایەکانی کوردین لە بەغا ئێستا بڵین ئەگەر بێت و هاوپەیمانی کوردستانی هەز بڕیا هەر شتێک هەر یاسایەک پێشکەشی پەرلەمانی عێراقا ئەگەر لە بەرژەوەندی کورد بێ ئێمە لەگەڵیانین بەڵێ کاگارف دێمە لای تۆ هەمان ئەو پرسیاری لە دکتۆرم کرد بە بڕوای تۆ چ جۆرە سیاسەتێکی دروستە بۆەوەی کورد لەم قۆناغەیە پێی هەڵوسێ وڵا بە دڵنیایەوە دیارە دوای پرۆسی ئازادی تاوانم پرسیارە لە ڕووکەش پرسیارێکی سادە و ساکارە بەڵام پێویستی بە هەندێک وردەکاری هەیە دوای پرۆسی ئازادی قیادی سیاسی کوردی کەوتنە بەر ڕەخنەیەکی زۆر کە کوردستان نیمچە ئازاد بوو حسابکە نیمچە دەوڵەتێک بوو بۆ خۆی هەروە بە ئاسانی چوینەوە عێراقمان بینا کردەوە تەنها لە پێناوەی کە بەشدار بین لە عێراق دیارە ئەمە گەر زۆر وردی کەیتەوە ڕەنگە ئەسبابی زۆر بێ کە بۆچی کوردەم ڕێگای هەڵبژارد کورد لە داڕشتنەوەی دەستور و لە دروستکردنەوە بیناکردنەوەی عێراق تازەیە ڕۆڵێکی سەرەکی هەبووە و ئێستا ئەوەیە کە بە جۆرە جۆرەکان گلەیمان ڕوبەڕوو دەبێتەوە کە خۆتان عێراقتان پەروەردە کردەوەکو مارێک کە ئێستا مالیشێوێ زیان بە خەڵکی کوردستان بگەێنێت کورد هەڵبژاردننی ئەو ڕێگەیە نیەگەر بە تێڕوانی خۆم ڕێگەی دەستوری و ڕێگەی یاسایی و ڕێگەی شەراکەتی ڕاستەقینە لە بەغدا پێم وایە سیاسەتێکی حەکیمانە بۆ پێڕێکرێت بەڵام گرفتەکە لەوەدایە کە ئەم دەستورە وەکو کاغەز تەماشا بکەین بەشێکی باش لە خواستەکانی خەڵکی کوردستان احتیاجێبێتەوە و شەراکەتێکی ئەگەر وەکو ماچێتێک ببینین تەماشاگەی شەراکەتێکی ڕاستە باش دروست بوو بۆ پێکات و هاونیشتمانیانی عێراق لە حکومڕانی عێراق بەڵام کە دێنە سەر عەمەل و سەر ئەرزی واقع ئەوەی لە بەغدا دەگوزارێ ئەوە نییە کە لە دەستورە هاتووە و لێرەشەوە جارێککە کێشە و جروگرفتی لێکەوتێتەوە ڕەنگە ئەوەش بەشێکی بەهۆی ئەو ناکۆچی نێوان سونە و شیعەوە بێ کە لە دروستبوونی ئەم دەوڵەتەوە کە بە شێوەیەکی ناسەتی دروستەوە کە سنە وەکو کەمینەیەک بەردەوام لە 85 ساڵی ڕابردووە حکمی عێراقی کردووە شیعە ئێستا دەوێت پاوانی دەسەڵاتی عێراق بۆ خۆی قۆڕق بکە ڕەنگە بۆ ئەوەی کە جارێککە عێراق بۆ ئاقارە نەڕۆکەس شیعە پەراوێز بکرێت دەبینی ئێستا بە دەردەوەی خۆمان لەناو عێراقژین و هەموو هاوڵاتی وڵاتین کە دەیبینین چاودێرانی دەرەوەی عێراقی هەمویان باوەڕێن وایە کە شیعە ئێستا کار بۆ پاوانکردنی چونکە ئەساسیەکانی دەوڵەتداریەکە لە عێراقا لە دەستورە هاتووە کە باسی شەراکەتەکەی لە مادەی 66 دەستور ئەڵێ دەسەڵاتی جێبەجێکردن لە عێراق پێک دێ لە سەرۆک کۆمار و ئەنجومەنی وەزیران بەڵام ئەوەی لە عێراق ئێمە بینین سەرۆک کۆمار هیچ ڕۆڵێکی نیە لە دەسەڵاتی جێبەجێکردن لە عێراق و ئەنجومەنی وەزیرانیش تەهمیش کراوە تەنها یەک کەسە لە عێراق حکومەکە کە ناوی مالیکیە ئەمەیەکان دروست کاگارە باس لە جیاوازی ڕوانین کرد لە چارەسەرکردنی کێشەکان لەلایەن شیعە و سونەوە پێت وایە لە نێوان یەکێتی و پارتیش ئەم جیاوازیە لە خۆی بەڵنیاییەوە ئەگەر جیاوازی نەبێ من پێم وایە ماڵوێرانیە ئەگەر جیاوازی نەبێت لە تێڕوانینی پارتی وێچێتی یعنی ئەگەر هیچ جیاوازی شەندی پارتی وێچێتی وەڵا نابێت دوو حیزب بن ئەبێ ببنە یەک حیزب و من لام ئاساییە هەر تاچێکی لە بەڵام ڕەنگەوە لە کوردستان ئاسایی بێ جیاوازی بەڵام لە بەغا ئەمە پەرتەوازایی لێ ناکرێتەوە من پێم وایە هەر تاچێکیش لە کۆمەڵگەی کوردی ئاساییە تێڕوانینمان هەبێ بۆ جۆری حکومڕانی لە عێراق بەڵام کێشەکە لەوەیە دەبێ ئێمە غورفەیەکی عملیات هەبێ هەموو ئەم ئەفکارە جیاوازانە وەکو سەبەتەی ئەفکارتیایە کۆب بێتەوە بە وەرەقەیەکی عملەوە بچین ڕوبەڕووی ئەم نارەمان بینەوە لە لێرەوە جۆرێک لێ هەیە لەسەرەوەی کە لە بەغدا کورد باش سیاسەتی نەکردووە من پێشم وایە بەرپرسانی ئێمە لە بەغدا لە پرۆسی ئازادیەوە بۆ ئێستا ئەم گروپەی لە بەغدا کاریان کردووە ئەمە ئەگەر ئێستاش بێدەنگ بین بۆ اعتیباری حیزبایەتی و
ئەنواع هۆکاری تر ڕۆژێک دێ دوای 100 ساڵی تر ڕەنگە ئێمەمانان نەک ڕەنگار ئێمەمانان کەسمان لە ژیانان ماین ڕەنگە ئەوانەی کە ئێستا حکومڕان کوڕ و کوڕەزاشان لە ژیانان نەبێ خەڵک دێت دکتۆرا هێنێ لەسەر هەڵسەنگاندنی ئادایی بەرپرسانی کورد لە بەغدا بە دڵنیە و کاتە من پێم وایە بەرپرسیارەتی گەورە دەکرێتە ئەستۆیان جارێ ساکارترین بەرپرسیارەتی ئەوەیە کە لە بەغداش یەک دەست و یەک ماڵ نین زۆر جارم بەڕێزانە من لە تەلەڤیزیۆن جۆم لێیانە ئەڵێن هیچ کۆبوونەوەیەک نییە هیچ کەسێک نییە کۆمان بکاتەوە هەموو پەرلەمانتارە کوردەکان تاوەکو یەک مووقیفمانە بێ کە چینە هەڵی پەرلەمانەوە وەزیرەکانە بینی گلەیان هێڵێن مەگەر لە ناو تیارە کە دێنەوە بۆ کوردستان ئەندام پەرلەمانەکان ببینین یعنی لە بەغدا ماڵێک نییە کەسێک نییە هەموو گروپی کوردی کۆبکاتەوە باس لە غرفەی عملیات کرد هەست ناکەی یەکێتی و پارتی وەکو پارتەکانی ینی وەکو دوو پارتی دەسەڵات بەرپرسیاری یەکە من لە دروست نەکردنی خۆی بەدڵنیایەوە لەبەرەوەی پارتی یەکێتی دوو هێزی سەرەکی لە کوردستان و دوو هێزی حکومڕانین لە کوردستان لەبەرەوە یەکێتی و پارتی زۆرتر بەرپرسیارن لەوەی چۆن مامەڵە لەگەڵ بەغدای بکەین بەڵام ئەمە با خۆدزینەوە نەبێت لە مەسئولیت ڕەنگە ڕۆژنامەنووسێکی باشتر بیر بکاتەوە لە سەرکردەیەکی ئێمە لەبەرەوە ئەو ڕۆژنامەنووسەش مەسئولە لەوەی کە ئەم ئەفکاری خۆی تەرحکا بۆ بەڵام کە گوێ نەگرن چی بکاتەوە ئەزانی يعني ڕەنگە گلەی هەبێ لەسەر ئالێتی جۆگرتن و جۆنەگرتن بەڵام ناکاتە پاساوی ئەوەی خۆمان بزینەوە لە مەسئولیت من پێم وایە هەمومان بەرپرسین هەمووشمان شەریکین لە کام قۆناغا خەڵکمان بینی مووقفی جدی وەرگێ لەسەرەوەی کە بڵێ کەم تەرخەمی هەیە لە بەغدا گروپەکەمان لاوازن با قوبولی نەکەین تا ئێستا قەت جۆتان لێبوو لە پەرلەمانی کوردستان هەڵوێستێکی جدی بنوێنن ڕۆژێک فراکسیۆنێک بێتە دەرەوە بڵێ لەبەرەوەی بۆ فڵان وەزیری کورد لە بەغدا کەم تەرخەمە بانگی ناکەی بۆ پەرلەمانی کوردستان بۆ محاسبە لە سەر تەلەڤیزیۆن ئەیڵێن ساکەین وەکو پاڵەوان خۆمان دەرخین بەڵام کە دێتە سەر شتی عملی هەمومان مراعاتی شتێکین کە بێتە مای دکتۆر ئاکۆ دێمە لای تۆ هەر هەمان پرسیار دەمەوێت ڕای تۆی لەسەر بزانم پێت وایە چ جۆرە سیاسەتێک پێویستە لە ئێستاە پەیڕەو بکرێت بۆی سیاسەتێکی حەکیمانە و دروست بێت لە مامەڵەکردنی کورد لەگەڵ حکوومەتەکەی مالیکیدا بەڵێ بەڕای من گرنگترین شتەوەیە کە ئێمە ئێستا ئەو پەیوەندیە حیزبی کە هەرێمی کوردستان دەبەسێتەوە بە ناوەندەوە بگۆڕێ بۆ پەیوەندیەکی فەرمی حکومی ئێمە لە هەرێمی کوردستانە دامەزراوی ڕسمیمان هەیە دامەزراوی شەرعیمان هەیە پەرلەمانمان هەیە حکوومەتمان هەیە کە ئەمانە نوێنەری خەڵقن و شەرعەتی هەڵبژاردنیان هەیە بەڵام ئەوەی کە تا ئێستا ئێمە دیومانە لە پەیوەندی نێوان هەرێمی کوردستان لەگەڵ ناوەندا ئەوەیە کە پەیوەندیەکە پەیوەندیەکی کەسیە هەندێجار و پەیوەندیکی حیزبیە بە شێوەیەکی گشتی و ئەمەش وای کردووە کە وەک پێویست کێشەکانی کورد نەگەێنرێتەوێ و وەکو پێویست بە دواداچوونی بۆ نەکرێەوە هەندێک جار بڕیاری تاگلایەنە لەلایەن هەندێک لە سەرۆک حیزبەکان یاخود بەرپرسی حیزبیەکان ببینین و دوجاریش پرسەنەتەوەیەکان پێشجۆ بخرێت یاخود لەبیر بکرێت بۆیە گەر ئێمە ئەمانوێت بە شێوازێکی تەندروستانە مامەڵە لەگەڵ ناوەندا بکەین و بڕیاری تەندروست بین پێویستە لە ڕێگای دامەزراوە شەرعیەکانەوە مامەڵە بکەین و دەستەیەکی تایبەت هەبێت کە تەعامل بکات لەگەڵ کێشەکانی بەغدا و لەگەڵ دۆسیەی کورد لەگەڵ حکوومەتی ناوەندیە خاڵێکی ترکە بەڕێی من زۆر گرنگە کە بۆ چارەسەرکردنی کێشەکە بکرێت بە تایبەتیش لایانی کورد ئەوەیە کورد کە واز لەو حاڵەتە بێنێ کە خۆی وەکو ناوبژیوان ناساندووە لە عێراقا ئێمە لە ماوەی ڕابردووە بینیمان لە چەندین دانیشتن و مناسبە و لە چەندین ڕووداودا بینیمان کە کورد هەستا بە گەڕاندنی ڕۆلی نێوەندگەرایی لە نێوان لایەنە ناکۆکەکانە بە تایبەتیش لە نێوان سونە لەگەڵ شیعەیە ئەگەر زۆر دوور نەکەینەوە لە ڕێکەوتنامەی هەولێرا کە بەهۆی هەرێمی کوردستان و لەلایەن سەرۆکی هەرێم بە ڕێزمەت و بەرزانیەوە سەرپەرشتی کرا و ڕێکەوتنامەکە ئیمزاکرا بەڵام کە دواتر سەیرەکەی کورد سێری خاڵەکانی ناو ڕێکەوتنامەکەکەی هیچ داواکاری شەوتۆی لایەنی کوردیتیانە هەر لە مەسلەی پێشمەرگە تا مەسلەی مادەی 140 ئەمە ژەوە گەێنێ کە کورد تا ئەو ڕادەی کەواتە دکتۆر مەبەستی تۆ ئەوەیە کە ئەم ناوبژیوانی کورد سلبیاتی زیاتر لە ئیجابیات ئێمە ضرورەت لە عێراقا ڕۆڵێکی ئیجابیمان هەبێ بەڵام نابێ ئێمە پرسەنەتەوەیەتەکانمان لەبیر بچێتەوە ئێمە پرسەنەتەوەیەتەکانمان بەلاوە گرنگترە تا پرسە حیزبی شخصی یاخود ئەو لایەنانی تریکە پەیوەست هەندێک شتی لاوەکین گرنگە ئێمە ڕۆڵێکی ئیجابی بگێڕین ناوبژیوانی ڕوونی بکەیتەوە مەبەست لە ڕۆڵی ئیجابی چیە مەبەستم لەوەیە کە ئێمە ئەگەر لە عێراقا زانیمان بارودۆخەکە تێک چووە کورد بتوانێت هاوسەنگی هێز ڕابگرێت لە نێوان ئەو سێپێکاتە سەرەکی کە لە عێراقا هەیە نە هیچ نەلایانی سونە ئەوەندە بە هێزبێ کە لایەنەکانی تر بچەوسێنێتەوە یاخود
تەهمیشیان کە نە شیعەکانەوەن دەبێ هێز بن کە سونە و کورد تەهمیشکەن پێویستە ئێمە بتوانین ئەو ڕۆڵی هاوسەنگی ڕابگیرین و هەوڵی پاراستنیشی بدەین لە عێراقا بەڵام ئەمە وامان لێ نەکا کە ئێمە داواکاریەکانی خۆمان بێتمان لێ نەکا مادەی هاوسەنگی ڕابگرێت تا ڕادێک توانوێتی بیکە لە پێشترا توانوێتی بە تایبەتی ژۆکاتی کە هێزەکانی ئەمریکا لە عێراقا بوون توانوی بۆ ئەرکە هەڵبسێت بەڵام ئەوی کە گرنگە بەلای ئێمە سووربوونی خۆمانە و سووربوونی نوێنەرەکانمانە لە بەغا و سووربوونی ئەو بەرپرسانەیە کە لەسەر حسەی کورد حساببوونێتە وەزیر یاخود هەست پۆستێکی تری حکومیان هەیە کە داکۆچی بکەن لە داواکاریە نەتەوەیەکان لە مەسلەی بودجە لە مەسلەی پێشمەرگە لە مەسلەی مادەی 140 یاخود هەست لایەنێکی تر بۆی بینی لە ڕێکەوتنامەی هەولێرە خاڵێکی تیان نییە باز لە مادەی 140 بکە کە لە ئەساسا پێویست وابوو لەو ڕێکەوتنامەیە کورد سوور بێت لەسەرەوەی کە پێویستە ئەو مادەیە بخرێتەوە ئەو ئەجندایەوە ئیشی لەسەر بکرێ بۆ جێبەجێکردنی واتە ئێمە ئەوەندە هەوڵی وامان داوە کە ڕۆڵێکی ناوبژوانی بژێڕین دکتۆر بە قسەکردن لەسەر هاوسەنگی بەڵێ داڵدەدانی هاشمی لەلایەن بەرپرسانی حکوومەتی هەرێمەوە تا چەند ئەم هاوسەنگی کێشەی بۆ ئەم هاوسەنگیە دروست کرد خۆی لە ڕاستیا ماتوانین بۆ شوێلێکی بدەینەوە کە ئەمە بۆ هاوسەنگی بوو بەڵام بەڕێی من خودڵەمە و داواکرا بوو لەلایەن حکوومەتی عێراقەوە ئەوەی کە من بیستومەوە ئەوەی کە ئەزانرێت خۆیان چاوپۆشیان لەوە کردووە شیعەکان لە بەغا کە هاشمی ڕێگان بۆ کردوەوە کە بچێتە هەرێمی کوردستان و دواتریش بڕات یعنی ئەوە نەبووە کە زەختێکی زۆری لەسەر بێ و بیانێ و بیگرن و دواتر ئەم ڕای کرد دەبێت مەبەسەکە زیاتر لێرە مەبەسێکی سیاسیە کە مالیکی مەسەلەی دەرکردنی فەرمانی گرتنی هاشمی وەکو کارتێکی فشار لە بەرامبەر سونەکان بەکاری بێنێ ئەجنا لە بەردەستیا بوو کاتوانی بیگرێ بەڵام ئەگەر بیگرتایە ڕەنگە هەڵایەکی ئەلامی گەورەی دروست بکردایە ئەو وەختە دەوڵەتانی هەرێمی دەستێوەردانیشی ڕاستەوخۆیان کردایە بۆ هەرێمی کوردستان فەوزایەکی لەسەر ئاسی ناوخۆ دروست کردایە ڕای گشتی ڕەنگە جیاوازتر ڕەتفعلی هەبووە بەڵام ئێستا مبەڕێکی لەبەر دەسایڵێ بۆیە ناگرین لەبەرەوەی هەڵهاتووە لە ڕۆزاقدێمە لای تۆ لە کۆی قسەکانە ئەوەمان بۆ دەرەکەوێت کە نەبوونی سیاسەتێکی دروست بۆ مامەڵەکردن لەگەڵ حکوومەتەکەی مالیکیە بەرپرسیارەتی یەکەم لەم مەسلەیە یەکێتی و پارتین پێت وایە تۆ تا چەند هاوڕای لەگەڵ ئەم ڕایە سپاس جارە یەکەم شەر نییە من هاوڕام لەگەڵ لەسەر جوملەکە نەبوونی سیاسەتی دروست بەتەکید وەکو برادەنەش باسییان کرد تۆ هەرچی نقصانیەک لە ئیداری کوردستان هەبێت و هەرچی کەماسی کەم و کورتێکیش لە عیلاقاتی ئێمە هەبێ لە ئەدای سیاسی ئێمە هەبێ لەگەڵ بەغدا پارتیوێچێتی لێ مەسوولن چونکە ئەوان زۆرینان بەتاکید بەڵام ئەمە خەڵکی کەش عفا ناکە خەڵکی کەش لە حەزی کەلکی کەم نابێتەوە من گوناهبارم بەڵام کاتێکەکەم تۆ گوناح بێکەوەکەین گوناهبارەکەی من لە گوناهباری بەڵێ بەڵێ بەتاکید یعنی ئەوەی 6 ساڵ لە بەغا بووە نابێ ینی تۆ پێی بڵێ مادام تۆ 6 ساڵ لە بەغا بووی هەموو شتەکە توی بەڵام خەڵکیشەیە 4 ساڵ لە بەغدایە 2 ساڵ لە بەغدایە ئەمە من نامەوێت پەرێزی کەس پاک بکەمەوە ئێمە کەم و کورتی هەیە لە ئیداری کوردستان و کەم و کورتی هەیە لە ئەدای سیاسیمان لە شێوەی عیلاقە بەڵام ئەمە نابێ بێتەوەکو عەرەبەڵە قەمیسی عوسمان ئێمە پەرێزی مالکی ئیبراهیم جعفەری بێش ئەو هەموو کوتلەکان و هەموو بەرامبەرەکانی کوردستان پاپکەینەوە کە نەماوانە فریشتن ئەوە ئێمەین خراپین ئەوان هیچ گوناحیان نییە وەکو چۆن پێرێ ینی ئەم لە لیقاءەکەی مالکی کە لە ئەنارتی دەرکەوت کە بەداخەوە ئەلاکەینەوە سەرن زۆر هەڵەگرێ ئێسان قسەی لەسەر بکە بەڵام بەهەرحاڵ وەکو کارێکی ئەعلامی سەیرەکەم بەحسەکە بەحسی ئەو نییە ینی مالکی کاتبینی فریشتەیەکە و هیچ گوناحی نییە و یعنی وەکو دیکتاتۆریش وەکو سوڵتانێکی 500 ساڵ پێش قسەیەکە لیستێکم بدەنێ من جێبەجێ یەکەم و تا ئەسڵەن مالکی چییە؟ چێ سەلاحەتی پێداوە تا خەڵک هەرێمی کوردستان لیستێکی باتێ 1 و 2 3 و 4 و ڕەچەتەی دکتۆر ئیمزای بکات و تەواو بێ مالکی نە ئەو سەلاحەتەی هەیە نە ئەبێ ئەو داواشی لە قسەکانی ئەڵێت من ئەوانەی ئەیکەم دەستور ئەم مافانەی بۆ زامن کردوم ئەم ئەرکانی بۆ دیاری دەستور بۆی زامن نەکردووە کاک دکتۆر بایازید بۆ خۆیاندان پەرلەمانە بۆی زامن نەکردووە 2 ساڵە 4 وەزارەتی بەدەستەوەیە وەزارە یعنی هەموو ڕێکەوتنامەی هەولێرەوەی کاک ئەکۆ باسی کرد باسی 140 دیتانە چونکە 140 لە دەستورایە کاکە ڕێکەوتنامەی هەولێر باسی ئەوەکە کە ئەبێ حکوومەتی داهاتووی کورد عێراق
پابند بێ بە مادی دەستور باندەکانی دەستور 140 لە دەستورایە کەرگوو لە دەستورایە دامڕێناغا لە دەستورایە بوونی شەفافیت لە دەستورایە توافق لەسەر وەزیرەکان و لەسەر ئەو وەزارەتە سیادەکان لە دەستورایە ئەمانە ئەین توافق مەبدەیەکی نظامی سیاسیە ئەگەر وانە با کاک دکتۆر بایزید یعنی بۆ مەبدە لە سیستەمی سیاسی لە عێراق مەبدەئی توافق هەر لە قەرالی 556 بهێنە تا مەسەلەی احتلال ئەمریکا کە احتلالی کردوانە ینی توافق بۆ بەشتێک ئێستا دەیان جار بم بوو کاک دکتۆر ئەگەر قسێکت هەبوو دوای ئەگەر تەیید بکرد یاڕەدەدامەوە لە خزمەتان بەڵام ئەگەر وانە بە حەزەکەم ڕاستی کەیتەوە بۆم ئەگەر توافق مەبدەیەک لە مادی سیستەمی سیاسی لە عێراق مەزالم لە دەستوری عێراقی کەلیمەی توافقیان نییە ئەو کەلیمە نییە بەڵام هەموو شتەکان لە عێراق بە توافق ڕۆیشتووە دەستورتیان باشە بەڵام لە عێراق لە یەکەم دانیشتنەوە باسەوە کرێ ئەڵێ عێراق بنیادەوە بە توافقی مەکەویناتی بەس لە دەستور دانیشتووە کەلیمەی توافق لە دەستوری عێراقی دانیە بەڵام چۆنە کێشەکە لەوەیە کە دەستورەکە داڕێژراوە لەبەرویکەوە شیعەکان زانیویانێ ئەوان زۆرین لە عێراق هەچی دەسەڵاتە داویانە بە سەرۆکی ئەنجومەنی وەزیران لێرە کێشەکە زانی سەرۆک وەزیران لە خۆیانەوە ئێساش ئەمەش بەسەر کوردات تێپەڕیوە ئەمە وەکو لوبنان وەکو قانونێکی عرفی تازە هەرێ بە ڕئیسەرا شیعە بێ و ڕئیس جمهوری کورد بێ وەکو چۆن لوبنان لەسەر مکەویناتەکە دابش کراوە 50 ساڵە ئێستا عێراقی ژوای لێ هاتووە کاک دکتۆر باسی باسی شتێکی زۆر مهمی کرد باسی منطقی شەراکەتی کرد ڕاستە ئێمە بێ هەوڵ بێن شەریک بین بەڵام لە منطقی شەراکەت چی منطقی شەراکەت دائیمەن گەمە و یاریکردن و تەنان شەڕکردنیش خۆ تۆ ئەگەر قەرار بێ من بەقەرار بم شەڕ لەگەڵی بکەم خۆ بێکی هەبێ شەڕی لەگەڵ بکەم یعنی کورد ئەوە کورد نییە هەر گوناحبارە لەوەی کە شەراکەتی پێ نەکراوە یا هەوڵی نەیاوە ئێلانەکەی بەرامبەریش دەکە ئێوە شەریک نەبێن نایەوێ شەریک بێ یعنی شەریک مەسەن شەریکی چی چوار وەزارەتی دوو وەزارەت سێ وەزارەتی داگیر کردووە وەخابەراتی هەڵۆشانەوەتەوە وەزارەتی ئەمنی وەتانی گرتوتە دەست یعنی هەموو ئەم شتانە سیاسەتی نەوتی بۆ خۆی و وەزیری نەوت ڕەنگە دکتۆر بایزید باشتر بدانێ و تەفاسیلەکەی ئاگا لێبێ کە چۆنێ بن بەڕێوە داوای شەفافیت لە کوردستانەکە و هیچ شەفافیتێک بەڕاستی لە نظامی عێراقانیە و پێش بەرنامەکەش دکتۆر بایزید قسێکی جوانی کەوتی لە وەرکشۆپێک باسی ئەوم کردووە وتومە شتێکت باس کرد نازم باسی دەوامی مەکتەبەکانی کوردی ینی عێراقی کرد وتی کابراایەک ینی تعلیقێکی داوە وتی ڕۆژی وتی هەموو عێراق عوتڵەیە هەموو ڕۆژەکان ڕۆژی دەوامەکان جار دەوامی تێکەوێ ئەمیش لە وەرکشۆپەکە بۆ خۆی وتێت ینی دکتۆر بایزید باسی کردووە کە زۆر تەشبیهێکی جوانی کردووە وەکوڵی ینی عێراق پەردبوونی کورد لە بەغا تا چەندێکێتی و پارتی لێبەر پرسیان وەکو خۆ دوتت ئەوان زۆرینە هەمومان لێبەر پرسیارین بەڵام ئیشکالەکە لەوەیە من حەزەکەم زۆر دەمێکە من ئەوە ئەبێ ساخ بێتەوە لە کوردستان بە تەسەووری من غەڵەتێکی بنیەوی لە مەسەلەی تەمسیلکردنی ئێمە لە بەغدا هەیە بە چ معنایە بۆ معنایی ئایا لە نظامی فیدرالی ئەوە ساغ بۆتەوە ئایا هەرێمی کوردستان و دام و دەستگای هەرێمی کوردستان نوێنەری خەڵکی کوردستانن یا ئەندام پەرلەمانەکان و سەرۆکۆمار و وەزیری دەرەوە و جێگری سەر وەزیران و وەزیرەکانمان لە بەغدا کامیان نوێنەری خەڵکی کوردستانن و کامیان بە ناوی خەڵکی کوردستانەوە بە تەسەووری من ئەوەندەی کە من ئاگام لێ لە هەموو ئەو وڵاتانی ئەو گەلانەی کە لە ویلایەتی فیدرالین مؤسساتی خۆیان هەیە مؤسساتی ویلایەتی خۆیان هەیە وەکو ئێمە مەجلیسی وزەرا و هینی خۆمان هەیە ئەمانە نوێنەری خەڵکی کوردستانن ئەو بە ڕێزانەی بەغدا ئەوانە بەشی کوردن یا بەشی کوردستان لە حکوومەتی فیدرالی من تەسەورەکەم لە ئەوڵەوە لە 2023 ڕەنگە ئەمەشەر ئەمەشیان پارتی وێچەتی لێ مەسوولن ڕەنگە ئەمە شتێکی زانستی بێ ئەم مامەسایان باشتر بزانن بم بوو لە دکتۆر ساکەم تا فکرەکەم بگەێنم مەبەستم ئەوەیە ئێمە تا ئێستا ئەم عادەلە سەهلەمان ساغ نەکردوێتەوە ئایا ئەو بە ڕێزانەی لە بەغدان حیسەی کوردیاندا ینی لە حیسەی کورد ئژغالی حیسەی کوردیان کردووە هەر لە جەنابی سەرۆکۆمارەوە بیگرێت تا جەنابی ڕئیس وەزەرا تا وەزیری دەرەوە تا وەزیرەکانی ترمان تا ئەندام پەرلەمانەکان ئەمانە نوێنەری کوردن ئەتوانن بە ناوی کوردەوە قسە بکەن بە ناوی کوردستانەوە قسە بکەن یا ئەگەر ئەوان نوێنەرن ئەم دەم و دەستگای ئێرەچێ سەرۆکی هەرێم و پەرلەمان و وەزارەت ئەبێ ساغ بێتەوە بە تەسەووری من بۆیە لەگەڵ ئەوەش با ئینسان من وتم ئەگەر ڕێوە سەر ئەوەی بەڵێ مادام لێرە پارتیوێکی زۆرینە لە کوردستان لە مەساتی کوردستان هەر ئەوان لێ مەسئولن و لە بەغداش هەر ئەوان لێ مەسئولن ئەمە بەبێ ئەوەی ئەعفای مەسئولیەتی ئەم برادرانی ترشکە لە گۆڕان و یەکگرت و کۆمەڵ و هەر کەسێکی کەشکردیان لە ناو کووردا و مەسئولدا کا بەدەست بێ لە بەغدا و بە دەرەجەی ڕئیسی
نابێ ئێمە ئەوە نەجل دزاتکەین ئەوە نەخۆمان کوتینەوە مالکی بکەین بە فریشتە و بێمانوابێ هەموو شتێک خۆمان خراپی مالکی فریشتە. بەڵێ وەڵا بە گوێرەی مادەی 105 دەستوری عێراقی کە دەڵێ لەبەرەوەی عێراق وڵاتێکی فێدراڵیە بە گوێرەی ئەو مادەیە ئەبێ لیژنەیەکە پێڵێن لیژنەی هاوسەنگی تەوازون یعنی لە منسەبە فیدراڵەکانی عێراق لە بەغدا دەبێت هەموو پێکاتەکانی عێراق بە گوێرەی حەزمی ئیستحقاق ئینتخابی خۆیان لەوێ نوێنێرانە بێت لە وەزارەت لە وەکیل وەزارات لە بڵین لە ڕێی سەرکانی جێژ لەو پۆستانە. بەڵام یەک شت هەیە لێرەدا ئێستا بڵین لە کوردستان لە عێراقیش کێ مەسئولە لە مفاوەزات لەگەڵ حکوومەتی مرکزی لێرەش دوو حیزبەکانە کە تەماشاکەی ئێستا ئەم سێ چوار کەوبوونەوەی چوون بۆ ئەوەی سەرۆکی هەرێم کردی هەموو لایەنە سیاسەکان ئەوانەی لە بەغدا پەرلەمانتار و وەزیرەکان لەسەر چی ڕێگناکەون لەسەرەوە ڕێگناکەون بە تەمان دوو لیژنە دروستکەن لیژنێکیان لە کوردستان بێ لیژنێکیان لە بەغدا بێ بۆچی بۆی مفاوەزات یان کێشەچی هەیە لەگەڵ حکوومەتی مرکزی حەلی ناکەن لەبەرچی لەبەرەوەی لایەنێکیان دەیەوێت هەردووچانی خۆی بێت هەردووکیان ئایدی ئەو لایەنە سیاسی بێ لایەنێکی تریشیان دەیەوێت ئەوەی بەغدا ئایدی خۆی بێ ئەوەی کوردستان ئایدی حیزبەکەی تر بێ تا ئێستا لەسەر ئەوە ڕێک نەکەوتون یعنی تا ئێستا ئەوە چەند لە 2023ەوە تا ئێستاەوە 9 ساڵ ڕووی کورد لیژنەیەکی نییە لێ کو بڵین یا لیژنێکی نیشتیمانی بێ میمێ دوو لیژنە لیژنەیە دروست بێت یعنی من پێم وایە باشترین شتەوەیە قانونێک لە پەرلەمانی کوردستان دەرچێت لیژنەیەک دروستکە با کەسی میهەنیش تیا بێت پسپۆرشی تیا بێت بەرپرسانیشی تیا بن ئەو لیژنەیە بەرپرس بێ لە چۆنیەتی گفتوگۆکردن لەگەڵ بەغدا و چارەسەرکردنی کێشەکانی هەرێم لەگەڵ بەغدا بەڵام تا ئێستا بێتەوە ئێمە لە کوردستان موسساتی کوردستان نوێنەری کوردستانن یا کوردەکانی بەغدا ئێمەش نوێنەری هەموو کوردستان ئێستا بڵێن لە پەرلەمانی عێراق بەڵام کەواتە ئەوان بۆ چوونەتە بەغا کاک عەبدوڕەزاق کە نوێنەری من نازانم من پرسیارەکەم من بەلای منەوە وازح نییە ئێستا تەسەوڕەکەم بەلای کوردستانیش وازح نییە بێ من پرسیارە خەڵک زۆر بوروژێنێ ئایا نوێنەری خەڵکی کوردستان موسساتی ئێرن یا بەشمانە لە بەغدا ئەوانەی بەغدا بەشی ئێمە یا نوێنەری ئێمن من پێم وایە دەبێت هەموو سیستەمەکانی دنیاە لە سیستەمی فیدرالی دنیاە ئەوەندەی کە من ئاگادارم تا ئەو شوێنەی کە من ینی بڕێ کردو من ئاگام لێیە زۆر لە سیستەمی فیدرالیا ئەوانەی بەغدای ئێمە نوێنەری ئێرەنین من بەشی کوردستانن لە حکوومەتی فیدرالی نەک نوێنەر بەس من پێم وایە ئەو لیژنا کە دروست بێت ینی پەرلەمانی کوردستان یاسایەکی بۆ دەرکات بە یاسا بێت نوێنەری کورد بڵین لێرە لە پەرلەمانتاری تیاوی یا بڵین ئەوانەی کەوا بەرپرسی هەرێمن لەگەڵ ئەوانەی بەغدا ئەو لیژنە دروست بێ ئەو لیژنە مەلەفەکانی بەغدا بە دواترشم زانانی کێشەکان لەکوێ بۆیە چارەسەریکە تا ئێستا ئەومان نییە تا ئێستا هەمووی جوودی شخصە وەکو بڵێن سەرۆک کۆمار لە بەغدا بۆ خۆی خەریکە سەرۆکی هەرێم لەگەڵ بەغدا ئەو خەریکانی ئەوەیەک نییە یەک هەڵوێز نییە ینی لیژنەیەک نییە بۆ ئەو ئیشانە بکە ینی کاروبارەکان بەڕێوە بەرێ بێزگە لە وێستا لە پەرلەمانی عێراق ژووری دۆمانە کە مەجلیسی اتحادیە ئەگەر ویشە بێت لەو مەجلیس اتحادیە ئەگەر هەبێت ویان داناوە هەر پارێزگایەک دوو نوێنەری لەوێ هەبێت ئەوە دەبێتە فلتەری دووەم بۆ پەرلەمانی عێراق بڵێن ئەگە یاسایەک لە پەرلەمانی عێراق لەوانەیە بە زۆری نەدەرچێت بە کەفی کورد نەبێ ئەگەر بێت و ژووری دۆمە بێ لە دەوڵەتی فیدراڵی دوو ژوورەیە ئەومان نییە ئێستا کەوە دروست بێ ئەوە دەبێتە فلترێت توانین ئەو یاسانەی کە سپاس بینەرانی عزیز پاش وچانێک گفتوگۆکانمان بەردەوام دەبێت.